کاریگەری ئاڵۆزیەکانی نێوان هەولێر و بەغدا تەنها بەلایەنی سیاسی و ئابووریەوە نەماوە، بەڵکو بووەتە هۆی خراپی ڕێگاوبانەکانی نێوان هەرێم و بەغدا و شۆفێران بێزاری خۆیان لە خراپی باری ئەمنی و لەمپەر بۆ دروستکردنیان لەلایەن بازگەکانەوە دەردەبڕن. هیوادارم یەکێک لە خۆیمان بگرێت هەتا لەم عێراقە بار بکەین. بەخوا دەڕوین بێزار بووین. ئێمە لە کەرکووکەوە هاتوین و بەرەو بەغدا دەڕۆین و ئەم ڕێگە زۆر درێژە دەبڕین. ئێمە بۆ 5-6 سەعات لەسەر ئەم ڕێگای حەمرینە دەبین بە پان. ئێمە شۆفیری لەسەر هێڵی کەرکووک کار دەکەین. لە کەرکووکەوە بەرەو بەغدا دەڕۆین. اینجا بەهۆی مەترسیەکانی سەر ڕێگاوە و ئەو قەرەباڵغەی لەسەر حاو گۆمرگ و هەمرین هەیە ئێمە دووچاری ئازار دەبین. ئێستا ئێمە لە 5 بەیانیەوە دەرچوون لە نێو قەرەباڵغەکە گیرمان خواردووە بە لە کۆتایی هاتینە سەر ڕێگای قەرەتەپە کە هەمووی ڕێگای گوندەوە پیادا نەڕۆشتین و هەموو ڕێگەکەش تێک چووە. بەڕاستی خۆ قبولی ناکات ئێمە ڕۆژانە لەم قەرەباڵغەدا بین. ئایا دەوڵەتر توانای نییە پارێک دابین بکات بۆ چاکردنی پردێک یان چاکردنی ڕێگاکە؟ ئەو شۆفێر و سەرنشینانەی کە بە ڕێگەی نێوان هەرێم و بەغدادا گوزەر دەکەن وێڕای ترسیان لە ڕفاندن لەلایەن گروپە چەکدارە میلیشیاکانەوە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا دەیان شۆفێر ڕفێنراون. هاوکات گلەییشیان لە مامەڵەی بازگە ئەمنیەکانی نێوان شارەکان هەیە کە هەندێک جار بۆ ڕۆیشتن لە شارێکەوە بۆ شارێکی تر لەمپەریان بۆ دروست دەکات و داوای کەفیلیان لێ دەکات. دێنە سەر ڕێگای قەرەتەپە کە کەفیلی دەوێت. دەڵێت ئەگەر کەفیلت نەبێ ناتوانیت پێدا تێپەڕیت. لەم حاڵە ئێمە نازانین چی بکەین و بۆ کێ بچین. ڕێگاکەمان 6 کاتژمێرە لە سامڕاوە بەرەو ئێرە هاتوین. دەڵێن کارەکەمان بۆ ئاسان بکەن. دەڵێن دان بە خۆ تا بگرە. نازانم چیدان بە خۆمدا بگرم. هاتوومەتە سەر ڕێگەی قەرەتەپە دەڵێن هەر دەبێت کەفیلت هەبێت. بۆ من لەکوێوە هاتووم. من عێراقیم. نازانم کەفیلت لەکوێ بۆ بێنم. لە ئەفغانستان یان لە ئەمریکاوە یان لەکوێ. بەخوا ئەم کارەشم نەویست. ئێستا ئەگەر بمەوێ بگەڕێمەوە خوا شاهیدە. ئەمە کلیلی ئۆتۆمبیلەکەمە و فڕێی دەدەم و دەڕۆم. ڕێگای نێوان هەرێم و بەغدا دەیان گروپی چەکداری شیعە و سوننەی تێدایە و ئەو گروپانە هەرکات دەرفەتیان بۆ بڕەخسێت ئەو شۆفێر و سەرنشینانە دەکەنە ئامانج کە بە ناچاری بەو ڕێگەیەدا هاتوچۆ دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.